ژیانی ماڵم دابین دەکرد با نەخۆشی سەرعی هەیە ناتوانێت کار و کاسبی بکە لە خانووی کرێژداین بەهۆی ئیشەوە تووشی ڕوودا بووم ئەو قاچم سەقەت بوو دوێنێ شێکە ئەنگۆ منتان ئاگادار کردەوە باوە کە تا بەیانی خەڵ نەکەوتوە ئەوەندە دڵم خۆش بووە باوە کە تا بەیانی خەڵ نەکەوتوە ئەوەندە دڵم خۆش بووە سەرەتا بەنای خی گەورە بەخشندە میهرەبان من ناوم محەممەد ئیبراهیم قادرە لە خەڵکی سەر و چاوم پێشان پیشەم کاسب کار بوو کارم دەکرد و بژێ ژیانی ماڵم دابین دەکرد با نەخۆشی سەرعی هەیە ناتوانێت کار و کاسبی بکە لە خانووی کرێژداین وەزعمان زۆر خراپە تاکە کوڕ لە ماڵی ئەمنیش بووم کە دەمتوانی ئیش بکەم و بژێ ژیانی ماڵی دابین بکەم بەڵام دواتر بەهۆی ئیشەوە تووشی ڕوودا بووم ئەو قاچم سەقەت بوو ئەو قاچەکەم سەقەت بووە کە نوع عملیاتم بۆ کراوە ئێساش نەتیجەکەی ئاوایە ناتوان بە باش پێوەڕۆم تووشی شەلاری بوومە نەتیجەی دکتۆریش ئەوەیە کات هیچ کە قاچم گەشەی ناکاتەوە لەو قیاسی دەوەستێتن تۆر ئاگاداری کردمەوە نابێت کرێکاری ڕۆژ عملە ئەو شتانە هیچ پێ بکەی کار و کاسبێکی وە نابێ وا بکەم کە ئازێتی بدەم لەبەرەوەی تووشی کێشەم دەکاتەوە لە داهاتوودا دەبێت ئیشێکی وا بکەم کە ماندوم نەکاتن بەڵام ئەوە بۆ من باشترە دەتوانم ئیشی ڕۆژانەمی پێ بکەم بژێ ژیانی پێدابین بکەم منیش لە ڕێگای دەستگای خێرخوازیەوە داوای عارەبانی شانم کرد بوو کە 2 ساڵی ڕێکم لە ماڵەوە لەسەر پشتکەوتوم نەمدەتوانی بێمە دەرە بەڵام دەوای کورسی شانم کرد بۆی ڕۆژانە بێمە دەرە بێزارم نەبم لە ماڵێ بەڵام دوایە کە بەرنامی بەخشین ئێوە هاتن حاڵی منتان بینی ئێوە کوتان کە سێدەگەرە بۆ من زۆر باشترە بۆی هەم دەتوانم بژێ ژیانی ماڵی خۆم پێدابین دەکەم و کار و کاسبێکی پێ دەکەم دەتوانم بە ئاسانی بژێ ژیانی ماڵی دابین بکەم بۆ خۆم لە ڕێی ئەم سێدەگەرەوە باوکشم نەخۆشی سەرعیە ئەویش بە پێیان هات چۆ دەکات و قوت و خڕ دەکاتەوە دەیفرۆشێت کە ئەوانی شاتن ئێمنیان ئاوا لە حاڵە بینی لە سەقەڵە وێرەکەوتن بەڕاستی حاڵی منیان زۆر بەلاوە ناخۆش بوو دوای بیریان کردەوە کە کوتیان ئێمە دەتوانین بۆ بکەین بە سەدەگەرە بۆی هەم حاڵی بابت باشتر بێ قوتوی لەگەڵ کۆ بکەیەوە بی پێی بفرۆشن هەم بۆ خۆشت باشترە دەتوانانی بژێ ژیانی خۆت بە باشتر پێوەڕێ بێ دەستگای خێرخوازی بەخشین وەکو لیژنەی بە دوواداچوون کە سەردانی ماڵی کاک محەممەدی کرد محەممەد ئیبراهیم لەسەر و ساوە کاک محەممەد داوای کورسیەکی شەحنی کردبوو کورسی کەم ئەندامی بەڵام لیژنەی دەستگای خێرخوازی بەخشین کە حاڵی وەزعیانی بینی کە باوچیان بەڕاستی کەم ئەندامە و هەم چۆتە تەمەنیشەوە تووشی سەرع بێ بەم حاڵەشەوە چەند قوتوویەکی لە جیلفانە دەرهێنا لە کۆڵانەکان کە ئەگەڕای هێنایەوە چەند قوتوویەکی پێبوو کە لە ماڵەوە داینابوو علاگەیەکی قوتوو کۆ کردبووە وتمانمە چۆنە ژیانتان سێوتیان ژیانمان لەسەر ئەم حاڵەیە بۆم شێوازە ئەم کە حاجیە چێگەڕێ لە کۆڵانان قوتوو کۆکاتەوە بۆ لیژنەی دەستگای خێرخوازی بەخشین داوای لە خۆیان کرد سەرەتاوای پێ باش بوو کە کاک محەممەد ئەگە ئەم کورسی کەم ئەندامی بدەیتێ کاک محەممەدی تر لە ماڵەوە دائنیشێ ئەبێ بە کەم ئەندام لێژنە بڕیاریدا کە ئێمە ماتۆڕێکی سێتایی بۆ بکڕین کە بتوانین بەو ماتۆڕی سێتایە هەم بژێوی ژیانی خۆی و کە قەرزێکی زۆریان کردووە بۆ هۆی ئەم نۆجار عملیاتە و هەم هاوکارێکی باوکی بوو کە کرێچین کاک محەممەد گیان ئێستا ئەم ماتۆڕەمان بۆ جەنابەتێنەوە زۆر سپاس بۆ خێرخوازان بۆ دابینکردنی ئەم سێدەگەرەی ماڵی ئێوەش ئاوێ دەستەکانتان خۆش بێ ماڵتان ناوە بێ خوا خێرتان بنووسێت وەڵا لێرەوە دەمێ پێیان بڵێم زۆر ماڵیان ئاوێ دەستیان خۆش بێ خوای گەورە باداشتی خێریان بداتەوە ئینشاءڵڵا خوای گەورە قەسرێکیان بۆ دابین دەکات لە بەهەشت ئینشاءڵڵا کە ئەوڕۆ دڵی منیان خۆش کردو ئینشاءڵڵا خوای گەورە ئەوەندە زیاتر دڵیان خۆش دەکاتەوە لەبەرەوەی من ساکە ساڵە هیچ ڕۆژێک بە دڵخۆشی نەژیام بەڵام دوێنێ شێکە ئەنگۆ منتان ئاگادار کردەوە باوە کە تا بەیانی خەڵ نەکەوتوە ئەوەندە دڵم خۆش بووە ئینشاءڵڵا خوای گەورە دڵی ئەوانیش خۆش دەکات لەم ڕەمەزانە ئەتوانین بژێوێکی بۆ خۆت و ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە بەهۆی خێرخوازانەوە بەهۆی ئێوە ئینشاءڵڵا ئەم ساڵ بژێوی ژیانم زۆر باشتر دەبێت لە چاوپار پار حاڵمان زۆر خراپ بوو لە ڕەمەزاندا بەس ئینشاءڵڵا ئەم ساڵ بەهۆی خێرخوازان و ئێوە ئینشاءڵڵا حاڵمان زۆر باشتر دەبێت